کێشە و ململانیە سیاسیەکان و پەخستنی کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق وای کردووە تا ئێستا یاسای بودجەی عێراق نەچێتە پەرلەمان و قسەی لەسەر نەکرێت. هەروەشە وای کردووە جوڵەی بازار سست بێت و جۆرێک لە گرانی و ناسەقامگیری بکەوێتەوە. ئەمە جگە لە پەککەوتنی هەزاران پرۆژەی خزمەتگوزاری لە سەرتاسەری وڵات بەهۆی نەبوونی پرۆژەی یاسای بودجەوە. بەهۆی ئەو ململانە سیاسی کە تووشی وڵاتی عێراقا بووە بە تایبەتی نەبوونی یاسای بودجە تاسی زۆر لە بازار کردووە وەکو پێشوو نییە. ئێستا کەمتر خەڵک شت ئەکڕێت بەهۆی گرانی مەوادەکان شەوت تاسی لە بازار کردووە. هیوادارین یاسای بودجە پەرلەمان حکوومەت پێک بێنن تا تاوەکو بتوانێت خەڵک فەقیر و هەژا بتوانێت بازاڕی بکات و مەوادەکان هەرزان بێت و بە شێوەی گشتی ماوە زۆر گران بووە تاسی زۆر زۆر لە بازارش کردووە. بە شێوەیەکی گشتی بڕارە سیاسەکان تاسیری لەسەر بازار هەیە. بێگومان بازارش وەگوتم هاوڵاتی ئمڕۆ زۆری موچەخۆرە. خەڵکی موچەخۆرش ئمڕۆ کە موچەکەی نەهات ناتوانێەوە هەرێم بە چەند مەنگجارێک اینجا موچێکدا بەشکە. عێراق جار وایە سێرەکەی کاریگەرە سیاسەکان واکە موچە دواکەوێ ئەگەر دواش نەکەوێت خەڵکی سێرەکەی ئەو پارێکی هێتی ناوێت لە بازارەکانە سەرفیکە هەڵگرێ بۆ کاتێک ئەڵێنەوە قەیرانیشی گەورەتر بێت. کێشەی سیاسی لە بەغا لە هەرێم ئەوە بەبوونی ئەوانەوە بازاری مرانووە بازاری زەعیف کردووە. خەڵک ئەگەر بودجە نەبێ پارە نەبێ بازاریش ناکە شت ناکرێ هیچ ناکرێ. سێمە بۆ نمونەوە تا دوکانمان هەیە لێرە دانیشتوینە ڕۆژە تا ئێوارە مەگەر مشتریە دوان بێ پارچەی شت بکرێ یان نەیکڕێ تر بەبوونیەوە یعنی تاسیری کورێتە سەر بازار بە عام. بسم الله الرحمن الرحیم. سەرباری پەسەندکردنی پرۆژە یاسای ئاسایشی خۆراک کە بڕیار بوو بەو هەنگاوە حکوومەت ڕوبەڕووی گرانی و قات و قڕی ببێتەوە بەڵام ئەوەش تا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. دیارە بودجەی گشتی بۆ هەر وڵاتێک بە ژێرخانی ئابووری وەروە بە گەشەپێدانی ئابووری ئەو وڵاتە ئەناسرێتەوە و بودجەی گشتی خۆی یەکێکە لە پرۆژەکانی سیاسی لە وڵاتیایە فەلسەفەی سیاسی وڵاتە دەرەخات بەداخەوە کە لە عێراقایە بەهۆی ئەو ناکۆچیە سیاسیانەوەی کردووەکەوە ساڵانە چەند ساڵ بودجێ نەبێتن بۆیە کاریگەری خراپیە بێتەوە ئەو نەبوونی بودجە دەرگا ئەکاتەوە بۆ گەندەڵی دەرگا ئەکاتەوە بۆ دەتپەروەری لە دابەشکردنی داهات و سامان و هەروەها نەبوونی کەمکورتی لە خزمەتگوزاریەکان جگە لەوە شراوەسانی جوڵەی بازار و هەروەها بێکاری و هەروە دانەمەزراندنی خەڵکی تر لە فەرمانگە و شوێنەکانایە مەجووا کات کەوا زیاتر نرخەکان بەرز بێتەوە کاریگەری بێ لەسەر کەمبوونەوەی خزمەتگوزاریەکانی ئاوە کارەبایە جا دەوڕێکەوەوانە. گەرچی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بەرزە ئابووری عێراقیش بە هۆی بەرزبوونەوەی داهاتەکەی لە دراوی قورس گەشەی بە خۆیەوە بینیوە بەڵام نەبوونی یاسای بودجە و پلانی ئابووری ستراتیژی وای کردووە حکوومەت لە خەرجکردنی بودجە بۆ پرۆژە و وەزارەتەکان دەستکراوە نەبێت کە هەر ئەمەشە جوڵەی لە بازاردا نەهێشتووە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.